هاوڕێیان و بینەرانی بەڕێز سڵاو و ڕێزی بێپایانتان پێشکەش دەکەین بە خێراتنتان دەکەین بۆ بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان هیوادارم لە هەر شوێنێک کە ئێستا هەن تەندروست و لەشساق بن. لام بەرنمەیەدا باز لە یەکێک لە گرنگترین بابەتەکانی کاری حیزبی دەکەین، بابەتێک کە زۆر جار باسی لێوە دەکرێت بەڵام هێشتا لەلایەن زۆرێک بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە، ئەویش جیاوازی نێوان بەرنامەی حیزب و ستراتیژی سیاسی حیزبە. ئەم دوو چەمکە لە یەک دیدا جیاوازن، بەڵام هەردووکیان لە خزمەتی یەک ئامانجان، واتە ڕێخستن و ڕێبەری خەبات بۆ دامەزراندنی کۆمەڵگەیەکی ئازاد، یەکسان و دادپەروەر. لە ماوەی ئەو بەرنمەیەدا هەوڵ دەدەین بە زمانێکی زۆر سادە و وەڵامی چەند پرسیارێکی سەرەکی بدەینەوە. بەرنامەی حیزب چییە؟ ستراتیژی سیاسی واتای چییە؟ ئەمانە چ جیاوازیەکیان لەگەڵ یەکتر هەیە؟ بۆچی تێگەیشتن لەم جیاوازیە بۆ هەر ئەندام و هەڵسوڕاوێکی حیزب گرنگە؟ هەروەها بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە سوود لە ئەزموونی بزوتنەوە شۆڕژگەڕەکانی جیهان وەردەگرین، لە شۆڕشی ساڵی 1970 رووسیا تا خەباتی خەڵکی ئەفریقای باشوور دژی سیستمی ئاپارتایت. با لە پێناسەیەکی سادەوە دەست پێ بکەین. بەرنامەی حیزب بەڵگەنامەیەکی فکری و سیاسیە کە وەڵامی سێ پرسیاری بنەڕەتی دەدات. یەکەم، کۆمەڵگەی ئێستا چۆن کار دەکات و بەرژەوەندی کێ پاراستووە؟ دووەم، بۆچی ئەم سیستمە بە چاکەسازی ناگۆڕدرێت؟ سێیەم، ئەم کۆمەڵگایە بۆ تێدەکۆشین، چ تایبەتمەندیەکی دەبێت؟ بەرنامەی حیزب تەنیا دەستنیشانکردنی کێشەکانی کۆمەڵگە نییە، بەڵکو بینینێکی ڕوونیش پێشکەش دەکات بۆ ئەو داهاتوەی کە حیزب دەیەوێت بیبینێت. بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش بانگەوازی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە دەکات بۆ بەشداری لە دروستکردنی ژیانێکی باشتر. ئەم هاوپشتێ تەنیا بە قازانجی چینی کرێکار نییە، بەڵکو بەرژەوەندی هەموو ئەو کەسانە دەپارێزێت کە لە ژێر ستەم و چەوساننەوەدان و لەبەر ئەوەش دەتوانێت بنەمای کۆمەڵگەی داهاتوو بێت. بەرنامە بەڵگەنامەیەکی درێژخایەنە. بەرنامە بەڵگەنامەیەکی نەگۆڕ نییە، بەڵام گۆڕانکاری تێدا بە ئاسانی ڕوودەدات. هەر گۆڕانەیەک دەتوانێت دوای گفتوگۆی فراوانی ناو حیزب پەرەسەندنی بیرۆکەی تەوەری و گۆڕانکاری گەورەی کۆمەڵگە ئەنجام بدرێت. لەبەر ئەوە بەرنامە لە کۆنگرەی حیزبدا پەسەند دەکرێت و دەبێتە پێوەری هەموو بڕیار و هەنگاوە سیاسیەکان. بۆ نمونە حیزبی بۆلیش لە سەردەمی لێنیندا بەرنامەیەکی ڕوونی هەبووە کە لە دوو بەش پێکاتوە. بەشی یەکەم داواکاریە فەوریەکانی ڕۆژ، وەک کەمکردنەوەی کاتی کار بۆ 8 کاتژمێر، ئازادە دیموکراتیەکان و دابەشکردنی زەوی. بەشی دووەم ئامانجی دوورمەودە، واتە دامەزراندنی سوسیالیزم و کۆتاییهێنان بە هەموو شێوەکانی چەوسانەوە و بەکارهێنانی مرۆڤ بەدەستی مرۆڤ. ئەم جیاکردنەوەی نێوان داواکاریە فەوریەکان و ئامانجە ستراتیژیەکان یەکێکن لە گرنگترین دەستکەوتەکانی بزوتنەوەی کرێکاری جیهان. لەم بەرنامە حیزبی کۆمۆنیستی ئێرانیش سێ بنەمای سەرەکی هەن. یەکەم، شیکردنەوەی سروشتی کۆماری ئیسلامی وەک دەوڵەتێک کە بەرژەوەندی چینە دەسەڵاتدارەکان دەپارێزێت و لە بەرامبەر کرێکاران، ژنان و میلەتە ستەملێکراوەکەیدا دەوێستێتەوە. دووەم، ئامانجی سوسیالیزم، واتە کۆمەڵایەتی بوونی هۆکارەکانی بەرهەمهێنان، پلاندادانی دیموکراتیەکێکی ئابووری و دەسەڵاتی شۆڕاکانی کرێکاران. سێیەم، یەکگرتنی خەبات بۆ ئازادی دیموکراتیەکان لەگەڵ خەبات بۆ ڕزگاری چینایەتی، چونکە لە ئێران ستەمە نەتەوەیی و ستەمی ڕەگەزی و چەوسانەوەی چینایەتی بەیەکەوە گرێداوە و لە بەرنامەشدا دەبێت ئەم ڕاستیە ڕەنگ بداتەوە. کەواتە بەرنامە وەڵامی ئەم دوو پرسیارە دەدات. دەمانەوێت بچین بۆ کوێ و بۆچی دەبێت بچین؟ بەڵام پرسیارەکەی تر دەمێنێتەوە، چۆن دەگەین بۆ ئامانجە؟ لەم شوێنە ستراتیژیا دەچێتە ناو مەیدان؟ کاتێک بەرنامە وەڵامی پرسیاری دەمانەوێت بچین بۆ کوێ و بۆچی دەداتەوە، ئەوە ستراتیژ وەڵامی پرسیاری چۆن دەگەین بۆ ئامانجە دەداتەوە. ئەگە بەرنامە نەخشەی مەبەست بێت، ستراتیژ نەخشەی ڕێگاگەیشتن بۆ مەبەستە. ستراتیژ سیاسی پلانێکی گشتی حیزبە بۆ ئەوەی چۆن لە دۆخی ئێستا بگوازرێتەوە ئەو کۆمەڵگایی کە بەرنامە باسی لێ دەکات. ستراتیژی دیاری دەکات کە لەم قۆناغا مێژوویەدا سەرەکیترین دوژمن کێیە؟ هاوپەیمانەکانمان کێن؟ کام دروشم و داواکاری دەبێتە ببێتە پێشنگ؟ وەلا کام شێوازی خەبات دەبێت سوود وەربگرین؟ جیاوازی سەرەکی نێوان بەرنامە و ستراتیژی ئەوەیە کە بەرنامە زۆر بە هێواشی دەگۆڕدرێت،
بەڵام ستراتیژی دەبێت لەگەڵ گۆڕانکاری بارودۆخی واقعی کۆمەڵدا بگونجێت. لەم گونجانە نیشانی لاوازی نییە، بەڵکو نیشانی ئەوەیە کە حیزب دەتوانێت تێوەری و کردداری بەیەکەوە گرێ بدات، چونکە وەک مارکس دەڵێت کردار و تێوەری هەمیشە کاریگەریان لەسەر یەکتر هەیە، وانەیەک لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕی جیهان. بۆ تێگەیشتن لەم بابەتە سەیری دوو ئەزمموی گرنگ دەکەین. یەکەم، حیزبی کۆمونیستی چین. لە کاتی دامەزراندنی حیزب لە ساڵی 1920ەوە بەرنامەی حیزب هەمیشە لەسەر بنەمای سوسیالیزم وەستا بوو، بەڵام ستراتیژی سیاسی لە ماوەی چەند ساڵدا چەندین جار گۆڕا. لە قۆناغی یەکەمدا ستراتیژی بریتی بوو لە هاوپەیمانی لەگەڵ حیزبی کۆمینتانگ بۆ دژایەتی ئیمپرالیزم. بەڵام دوای کوشتاری کرێکارانی شەنگهای لە ساڵی 1927 بەدەستی چیانگ کایشێک ئەو ستراتیژیە شکستی هێنا. لا قۆناغی دواتردا ماۆ دەستراتیژیەکی تازەی دانا، ستراتیژی شەڕی جەماوەری گوندنشینان، دامەزراندنی بنکە لە گوندەکان، گەمارۆدانی شارەکان و پشتبەستن بە جوتیاران وەک هێزی سەرەکی شۆڕش. سەرنجڕاکێش ئەوەیە کە لە هەموو ئەم گۆڕانکاریانەدا بەرنامە نەگۆڕا، ئەوەی گۆڕا ستراتیژی بوو. ئەمە وانەیەکی گرنگمان پێدەڵێت، گۆڕینی ستراتیژی بە مانای وێستێنان لە بەرنامە نییە. دووەم، ئەزمموی کۆنگرەی ملی ئەفریقای باشوور. لا خەباتی دژی سیستمی ئاپارتایت، کۆنگرەی ملی ئەفریقای باشوور چەندین ستراتیژی جیاوازی تاقیق کردەوە. سەرەتا خەباتی ئاشتی خوازانە و خۆپیشاندانە مەیدانیەکان، دواتر خەباتی چەکداری لە ڕێگەی باڵی سەربازی و لە قۆناغی کۆتاییدا تێکەڵکردنی فشارە نێودەوڵەتیەکان، مانگرتنە ناوخۆیەکان و دانوستان. بەڵام لە هەموو قۆناغەکاندا ئامانج یەکشت بوو، کۆتایی هێنان بە ئاپارتاید و دامەزراندنی سیستمێکی دیموکراتیک. ئامانج یەک بوو، بەڵام ڕێگە و ستراتیژی بە یەک بارودۆخ گۆڕا. پێکهاتەکانی ستراتیژیەکی سەرکەوتوو. لە هەر ستراتیژیەکی سیاسی دەبێت وەڵامی چەند پرسیارێکی بنەڕەتی بداتەوە. یەکەم، میزان و هاوسەنگی هێزەکان چۆنە؟ دوژمنی سەرەکی کێیە؟ هاوپەیمانەکانمان کێن؟ کام هێزانە دەتوانن لە داهاتوودا بەشداری خەبات بکەن؟ دووەم، لەم قۆناغەدا گرنگترین ئەرکی حیزب چییە؟ سێیەم، کام شێوەی خەبات گونجاوترە؟ مانگرتن، خۆپیشاندان، خەباتی مەدەنی یان تێکەڵێک لەوانە؟ چوارم، لەگەڵ کام هێز و بزوتنەوانە دەتوانرێت هاوکاری بکرێت و لەسەر چ بنەمایە؟ پەنجەم، ئەو داواکاری و دروشمانە چین کە دەتوانن ئەمڕۆ خەڵک بێنە ناو مەیدانی خەبات؟ ئەم پرسیارانە ناوەڕۆکی هەر ستراتیژیەکی سەرکەوتوو. هاوڕێیان، مێژووی بزوتنەوەی کرێکاری و شۆڕژگێڕی جیهان دەرسێکی گرنگمان پێدەڵێت، ئەویش ئەوەیە کە هەموو هێزێکی سیاسی دەکرێت بە دوو هەڵەی گەورە بکەوێت. یەکێکیان بەرنامە لە بیردەبات و ئەوەی تر ستراتیژی. هەڵی یەکەم لە بیرکردنی بەرنامە لە پێناو ستراتیژیدا. ئەم هەڵەیە پێی دەوترێ ریفۆرمیزم یان ئۆپۆرتۆنیزم. واتە حیزبێک بۆ ئەوەی لە هەلومەرجی ڕۆژدا دەستکەوتێکی زۆر بەدەست بهێنێت، هێندە لە بنەما و ئامانجە سەرەکیەکانی دوور دەکەوێتەوە کە لە کۆتاییدا خۆی دەگۆڕێت. باشترین نمونە ئەمە حیزبی سوسیال دیموکراتی ئاڵمان سیپید بوو. ئەم حیزبە لە سەرەتای سەدەی 20دا بەهێزترین حیزبی کرێکاری جیهان بوو، بەرنامەیەکی ڕوونی سوسیالیستی هەبوو. بەڵام لە ساڵی 1940 لە کاتی دەستپێکردنی جەنگی یەکەمی جیهان بە ناوی بەرگری لە نیشتمان پشتیوانی لە بودجەی جەنگی دەوڵەت کرد. لەو ساتەوە ستراتیژی سیاسی حیزب لە بەرنامەی سوسیالیستیەکەی جیابەوە. ئەنجامەکەشی ئەوە بوو کە لە کۆتاییدا لە جێگای ئەوەی سیستمی سەرمایەداری بگۆڕێت بوو بە بەڕێوەبەری هەمان سیستم. هەڵەی دووەم لە بیرکردنی ستراتیژی لە پێناو بەرنامەدا. ئەم هەڵەیەش پێی دەوترێ سیکتاریزم یان چەپڕەوی. لەم حاڵەتەدا ڕەنگە حیزبێک بەرنامەیەکی دروست و پێشکەوتووی هەبێت، بەڵام نەتوانێت بۆ بارودۆخی واقعی ستراتیژیەکی گونجاو دابنێت. هەموو هەنگاوێک کە تەواو لەگەڵ ئامانجا دوورمەوداکانیان یەکسان نەبێت بە خیانەت ناوی دەبن. بەڵام ئەنجامی ئەم بیرکردنەوەیە زۆر جار جیاوازە. دابڕان لە خەڵک، نەبوونی هاوپەیمانی و لە کۆتاییدا بێکاریگەری سیاسی. لێنین لە کتێبی نەخۆشی منداڵانەی چەپڕە و لە کۆمۆنیزمدا
بە توندی لەم ڕەفتارە ڕەخنەیگر. ئەو ئاماژەی بەوەدا کە حیزبی شۆڕشگێڕ دەبێت بزانێت لەکوێ دەجەنگێت، لە چ کاتێکدا و لەگەڵ کێ، نە ئەوەی هەمیشە و لە هەر شوێنێک و دژی هەموو کەسێک بجەنگێت. ئەوە ڕێگایەکی سەرکەوتن دەهێنێت. ئەزمموی مێژوو شتێکی ڕوونەماییمان فێر دەکات. بەرنامە دەبێت جێگیر بێت، بەڵام ستراتیژی دەبێت گونجاو و ئامادەی گۆڕان بێت. حیزبێک کە لەسەر بنەماکانی خۆی دەوەستێت و هەمان کات دەتوانێت خۆی لەگەڵ گۆڕانکاریەکانی کۆمەڵگە بگونجێنێت، ئەو حیزبە دەتوانێت کاریگەری واقعی لەسەر مێژوو هەبێت. مەرجەکانی سەرکەوتنی شۆڕش. بەڵام هیچ شۆڕشێک بێ ئارەزوو تەنها سەر ناکەوێت. بۆ گەیشتن بە گۆڕانکاری بنەڕەتی چەندین مەرجی سەرەکی پێویستن. یەکەم، دەسەڵاتی حاکم دەبێت تووشی قەیران و لاوازی بێت. دووەم، چینی کرێکار دەبێت ڕێکخرا و ئاگاه بێت و بتوانێت ڕۆڵی پێشەنگی خۆی بگۆڕێت. سێیەم، توێژینەکانی دیکە و ستەملێکراوانی کۆمەڵگە دەبێت لەگەڵ ئەو خەباتە هاوڕێ و هاوپەیمان بن. کاتێک ئەم مەرجانە لە یەک شوێندا یەک دەگرن، ئەوە دەرگای گۆڕانکاری گەورە لە بەردەم کۆمەڵگا دەکرێتەوە. هاوڕێیان، ئێستا بە ئەم باسە بە بارودۆخی ئێستای ئێران پێیوەست بکەین. ئێران لەو قۆناغە مێژوویەدا لەگەڵ چەندین قەیرانی گەورە ڕوبەڕووە: قەیرانی ئابووری، قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی سیاسی و قەیرانی مەشروعیەت. ئەم قەیرانانە ژیانی کرێکاران، زەحمەتکێشان و زۆربەی خەڵکی ئێرانیان قسۆتە ژێر بارێکی قورس. لە هەمان کاتدا کۆمەڵگە نەوەستاوە. بزوتنەوەی کرێکاری بە مانگتن و ناڕەزایەتی بەردەوام، ژنان بە دروشمی ژیان ئازادی، خەباتی خوێندکاران، مامۆستایان، خانەنشینان و هەروەها ناڕەزایەتی نەتەوەستەم لێکراوەکان هەمویان نیشانی ئەوەن کە کۆمەڵگا هێشتا زیندوە و خەبات بەردەوامە. لەم بارودۆخەدا ستراتیژی حیزب دەبێت چەند ئەرکێکی سەرەکی هەبێت. یەکەم، دیاریکردنی دوژمنی سەرەکی واتە کۆماری ئیسلامی وەک دەوڵەتی بەرگریکە لە بەرژەوەندی چینە چەوسێنەرەکان. دووەم، بەهێزکردنی ڕێخستنی بزوتنەوەی کرێکاری، چونکە چینی کرێکار هێزی سەرەکی گۆڕانە. مێژووی جیهان نیشانی داوە کە مانگرتنی گشتی دەتوانێت تەنانەت بەهێزترین ڕژیمە دیکتاتۆرەکانیش ناچار بە پاشەکشێ بکات. سێیەم، دروستکردنی بەرەیەکی فراوانی هاوخەباتی لەگەڵ بزوتنەوەی ژنان، خوێندکاران، نەتەوەستەم لێکراوەکان و هەموو ئەو هێزانەی کە بۆ ئازادی و دادپەروەری تێدەکۆشن. ئەم هاوپەیمانیانە نابێت بە مانای لە نێوبردنی ناسنامەی هیچ بزوتنەوەیەک بێت، بەڵکو دەبێت لەسەر بنەما و هاوکاری و هاو ئامانجی دروست بکرێت. چوارم، خەبات بۆ داواکاریەکانی ئەمڕۆ، وەک زیادکردنی حەقدەست، دژایەتی خصوصی سازی، بەرگری لە مافی کرێکاران و ئازادکردنی زیندانیانی سیاسی. ئەم داواکاریانە جیا لە ئامانجی سوسیالیزم نین، بەڵکو قوتابخانەی خەباتن، شوێنێکن کە خەڵک تێیدا ڕێک دەخرێن و هوشیاری چینایەتی بەرز دەبێتەوە، ئامادەی گۆڕانکاریەکی گەورەتر دەبن. هاوڕێیان، ئەگەر بمانەوێت هەموو ئەم باسە لە چەندین ڕستەیەکدا کورت بکەینەوە، دەتوانین بڵین بەرنامە وەڵامی ئەو پرسیارە دەدات کە بۆ کوێ دەڕۆین و بۆچی. ستراتیژی وەڵامی ئەو پرسیارە دەدات کە چۆن دەگەین بەو ئامانجە. بەرنامە بنەمای فکری و سیاسی حیزبە. ستراتیژی ڕێگای گەیشتن بەو بنەمایە. یەکێک بێ ئەوەی تر مانای تەواوی نییە. بەرنامە بێ ستراتیژی دەبێتە ئارەزوویەکی بێکردار. ستراتیژی بێ بەرنامەش دەبێتە هەنگاوی بێ ئاراستە. ئەزمموی شۆڕشەکانی جیهان ئەوەیان سەلماندووە کە ئەو هێزانەی سەرکەوتون کە دەتوانیویانە بنەماکانیان بپارێزن و لە هەمان کاتدا ستراتیژی خۆیان لەگەڵ گۆڕانکاریەکان بگونجێنن. ئەرکی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانیش هەر لەم چوارچێوەدایە: پاراستنی بەرنامەی سوسیالیستی و لە هەمان کاتدا داهێنانی ستراتیژیە کە بتوانێت هێزە کۆمەڵایەتیەکان یەک بخات و خەبات بۆ ئازادی و یەکسانی و سوسیالیزم پێش ببات. هاوڕێیان و بینەرانی خۆشەویست، سپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵمان بوون. هیوادارم لەم بەرنامەیە توانی بێتم ڕوونەکاری بخاتە سەر جیاوازی نێوان بەرنامە و ستراتیژی و گرنگی هەردووکیان لە خەباتی سیاسی و چینایەتیدا. خەبات بۆ ئازادی، یەکسانی و سوسیالیزم خەباتێکی درێژخایەنە. سەرکەوتنی ئەم خەباتەش پێویستی بە بیرکردنەوەی ڕۆن، ڕێخستن، هاوپشتی و بەشداری هوشیارانەی هەموو هەڵسوڕاوانی هەیە. هاوڕێیان، هاوڕێ لەگەڵ یەکتر بتوانین هەنگاو بە هەنگاو لە پێناو دامەزراندنی کۆمەڵگەیەکی ئازاد، دادپەروەر و یەکسان هەنگاو بنین. هەتا دیدارێکی داهاتوو لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان
سەربەرز و شۆڕژگێڕ بن.